سروک امریکا جو بایدن ده 1 میلیارد تستن لزگینین کرونا به برانبرج امریکیان ردابین بکه. امریکا ده بیجه هنریا دیپلوماتیک به روسیای را نهاتیه گرتن. رخصنا هیومن رایتس واچ ده راپورت خواه سالانه دا پس ناصرهزدان دموکراسی لجیهانه ده. جه برنامه کرد کنکشن دنگی امریکا ل واشنطن پایتخت سلاووری زمن صالح دمیجر بو بینرن هیجا لعنی شوا جان دیلان ایدمتان خوش جو بایدن سروکی امریکا لروجی پنجشنبه رایگەیاند کە حکوومەت تاقیکردنەوەی خێرای کۆڤید-19 دوو بەرابەر دەکات بۆ 1 بیلیۆن کە بە خۆڕایی بەسەر هاوڵاتیانی ئەمریکاییدا دابەش بکرێت و هەروەها ماسکی N95 لە کاتێکدا چشکی خستە سەر هەوڵەکانی بۆ فراوانترکردنی سەرچاوەکان لە بەرامبەر ڕوبەڕووبوونەوەی چوونەسەرەوەی ڤایرۆسی کۆرۆنا. بایدن هەروەها ڕایگەیاند لە هەفتەی داهاتوو 1000 کارمەندی پزیشکی لەشکری لە سەرانسەری وڵاتەکەدا ڕەوانە دەکرێن بۆ یارمەتیدان لە ئاسانکردنی پزیشکی بەهۆی کەمی کارمەندانی پزیشکی و چوونەسەرەوەی ڕێژەی نەخۆشەکان بەهۆی ڤایرۆسی ئۆمیکرۆن. بایدن کە لە کۆشکی سپیەوە دووە وتی ئێمە 6 تیمی پزیشکی لەشکری تر ڕەوانەی میشیگان، نیوجەرسی، نیومەکسیکۆ، نیویۆرک، ئۆهایو و ڕۆد ئایلند دەکەین. کەسێن گەهشتی و مەزن لە ئەمریکای ساڵێ جارێکە یان دو جاران ڕاستی کریزên سەرمایە ئانکو زەکەمێ دەبن کو جارنە مرۆڤ دێشینەژی بڕاستی لێکۆرین دەبێژن کو ئەv زەکەم پاراستنê dabîn dike lê dijî vayrosên ku bêhtir metirsîdarin. Agahiyên bêhtir divê raportê de. Çima hin kes dikarin tevî tûjbûneka giran bi koronayê xwe li ber vê nexweşiyê bigirin. Ev e pirseke ku zana pê heyrî mayîne. Ji ber vê yekê Kolîca Imperial li London têstek kirin ku corekî xurîkên spiyên di nav xwînê de ku dibêjinê T-cells di nav leşê mirovî de ne ku dijî sermayê kar dikin. Ji bo berevaniya leşê mirovî harî kar dibin. Koronaya berê wekî sermayeka normal bû û ya vê carê jî COVID-2 ya SARS her wekî wê ye ev sermaya vegir dibite egerê girgirtina vîrusa koronayê ku ew her du pêk ve dikarin li hev bên û êrişî COVID-2 ya SARS bikin ji ber vê bîrokeyê me ev têste çêkir. Ev lêkolîne li meha nehya sala 2020 dest pê kir berî bernameya derzîlêdanê dest pê kirî û piştî piraniya xelkê bi Covidê tûj bibûn. Zanayan xwîna 52 kesan ku ji yek binemalê bûn û hindek ji wan bi vîrosa Covid-2 ya corê SARS tûj bibûn cerbandin. Nîve ji wan Covid girtibûn di dema ku nîvadî tûj nebibûn. Ew destekesên ku ji berê xurîkên spî hebûn û korona girtin dema SARS digire dikare jê bibûre. Ev kesên bi van nîşanan nexweş nakevin. Vaksînên niha bi awayekî hatine çêkirin da ku sistema bergiriya leşî biparêzit. Ji hêrişên proteinên spî ku ji derveyî koronayê ne dikit armanc ku dikarin ji sistema bergiriyê birevin yan jî derkevin. Nîşanên me xurîkên spî da dîtine ku vê yekê diparêze rasta rast di nav bingehê protîna vê vîrusê de hene. Ku zû zî nayêne guherîn. Ji ber vê yekê destkeftên me da ya ji bo vedîtina xurîkên spî her wisa vaksîn ji bo parastina hemî xelkê û di jî curên nû û curên nûhatî. Pêşbîniyeka balkêş e lê çêkirina derziyeka taybet di vî warî da bi rengekî zehmet e. Di vê navberê de nivîskarên vê raportê tekez dikin nabe kes ji bo bergiriya leşî dijî vê nexweşiyê karekê bikit û dibêjin vaksîn lêdan baştirîn tiştek û xelek bikit. بەوەی ئۆمیکرۆنی کۆرۆنا خەریکە دەگاتە لووتکەی لە ئەمریکادا داواکاری بۆ تاقیکردنەوەی کۆڤید-19 گەشتوەتە لووتکەی. بەڵام زۆر کەسان پیان وایە ئەوانەی لە کارەکەدا شارەزاییان هەیە ئەو تاقیکردنەوە ئەنجام بدەن باشترە تاکو خۆت لە ماڵەوە. ڤێرۆنیکە باڵدیراس ئیگلێسیاس لەم راپۆرتەدا لەم بابەتە دەکۆڵێتەوە. جۆردن ئێربی لەگەڵ دۆستەکەی جولیا وێل گەلێک جاران سەردانی بنکەکانی تاقیکردنەوەی COVID-19 دەکەن. تاقیکردنەوە دەکەین بۆ ئەوەی کاتێک سەردانی دۆستان دەکەین نیگەران نەبین کۆڤید بڵاو دەکەینەوە. ئەوان پێیان باشە بە جێگای تاقیکردنەوە لە ماڵ لە ئازمونگە پشت بە کەسێکی پسپۆر بۆ تاقیکردنەوە بباستن. ئەگەرچی وێل
پێش ئەوە سەردانی خزمانی بە ساڵداچووی بکات خۆی لە ماڵی ئەو کاری کردووە. ڕاوتەکە خۆی زۆر ئاسان بوو بەڵام لە ئاکامەکانی دڵنیا نەبووم. ئەو زانینەیە ئەو دروست بوو لە 2020 لێکۆڵەران بۆیان دەرکەوت ئەوانەی کوڤیدیان گرتووە و لە ماڵ خۆیان بە ئانتیجەن تاقی دەکەنەوە وەک تاقیکردنەوەکانی PCRی ئەزمونگە ئاکامی دروستی نییە. ئێمە ڕاستەوخۆ تاقیکردنەوەی بایناکس ناومان لەگەڵ تاقیکردنەوەی PCRی ئەزمونگە بەراورد کرد. تاقیکردنەوەی ئەنتیجین 20% هەموو کەیسەکانی کۆڤیدی نەدۆزیەوە. هێشتا زانیاریشی گشتگیر نییە کە چلۆن تاقیکردنەوەکانی نێوماڵ لەسەر ڤایرۆسی ئۆمایکرۆن کار دەکات. بەڵام خەڵک دەتوانێت چەندین هەنگاو بگرنەبەر بۆ ئەوەی سەبارەت بە ئاکامەکان دڵنیاییان هەبێت وەک 4 لە 5 کەیسی پۆزیتیڤ وەربگرن. بە باش نازانرێت لە سەرەتای گرتنەوەکەدا دەست بەجێ تاقیکردنەوەکە بکرێت وەک دکتۆر ڕابرت دەڵێت. ئەگەر تاقیکردنەوە دەکەن لە دەمێکدا نیشانەی گرتنەوەتان تیادایە و بە توندی سەرماتان بوو ڤایرۆسێکی زۆرتان لە سیستمی لەشدایە زۆر پێدەچێت تاقیکردنەوەکە دروست بێت. ئێمە پێشنیاری چەندین تاقیکردنەوەی بە خێرایی دەکەین بۆیە نەوەک هەر یەک جار بەڵکو لە ماڵی خۆتاندا تاقیکردنەوە بکەن و لە 24 بۆ 36 کاتژمێردا ئەوە دووپات بکەنەوە. پرۆفسۆری زانکۆی پزیشکی لە کالیفۆرنیا دەڵێت کاتێک لە ماڵ تاقیکردنەوە دەکەن سەرنجێکی زۆر بدەنە تکنیکی نمونە وەرگرتن. ئەو بەسراوەتەوە بە پلاتفۆرمەکەوە هەر لەیانی کەم 5 بۆ 10 جاران پاشی دەکەیتەوە و پاشان دەیخێنە نێو دەرخەری کیمیایی و دەبێت کاتەکەی دیاری بکەیت. زوو سێری مەکەوە بۆی هەیە بە هەڵە نێگەتیڤ بێت و مەهێڵن زۆریش درەنگ بێت چونکە دەکرێت مادەی کیمیایی ناسەقامگیر بێت. بەڕێوەبەرایەتی سەرۆک جۆ بایدن بەڵێنی 500 میلیۆن کەرەسەی تایبەتی تاقیکردنەوەی کوڤید-19 بە بنەماڵەکانی ئەمریکایی داوە و حکوومەتانی خۆجێی بەپەلە خەریکی کردنەوەی بنکەکانی نوێی بۆ تاقیکردنەوەن. نەخۆشان هان دەدەن ئەگەر گرتیانەوە ئاژانسی بیمەی تەندروستی خۆیان ئاگادار بکەنەوە. هێشتاش دانیشتوان و خەڵکی دەرەوەی جیهان ئاگادار دەکەینەوە کە هەنگاو بگرنە بەر بۆ ئەوەی پێش بڵاوبوونەوەی کۆڤید-19 بگرن. جا نەخۆشیەکەیان گرتبێت یان نا ئەویش پاراستنی مەودایە لەگەڵ خەڵق پۆشینی ماسک و هەرکە لە ماڵ چوونە دەرەوە و خەڵقتان دیت و لە هەمووی گرنگتر ڤاکسین لە خۆتان بدەن. ئەو کاربەدەستانە جەختیش دەکەنەوە کە بۆ خەڵک لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ڤاکسین لە خۆیان بدەن. ڕەوێژکارێ ئەولەکاریە نیشتمانیە ئەمریکایە جێک ساڵڤن گوت ئەمریکا هین نەگوتیە کە رووسیا بریاردایە ریا لەشکری لە ئوکرانیا هەلبژێرە. وی گوت ئەمریکا ئامادەیە بریا دیپلۆماسیەدا بەردەوام بە ji بۆ پێشخستنا سەقامگیرییا wê herêmê. Salivên ji peyamnêra ra got tidem nehatine destnîşankirin ji bo axaftirên bêhtir bi Rûsyayê ra. Wî got em niha di demekê dene ku em bawerin riya dîplomatîk dikare kar bike bi awayekî ku berjewendî û prensîbên me wergerîne. لە کاتێکدا ئەمریکا و ڕوسیا لەم هەفتەیەدا بۆ گفتوگۆ لە جینێڤ کۆبوونەوە ئاسایشی داهاتووی ئەوروپا لە مەترسیدایە. بەڵام یەکێتی ئەوروپا لە دانوستاندنەکاندا ئامادە نەبوو و کاربەدەستانی یەکێتی ئەوروپا لەو بارەیەوە بێزاریان دەربڕی. هەنری ڕێجوڵ ئەم ڕاپۆرتەی لە لەندەنەوە بۆ ناردوین. رووسیا زیاتر لە 100,000 سەربازی خۆی لە نزیک سنووری ئۆکرانیا داناوە و هاوکاتیش مۆسکۆ گلەی لە دروستکردنی بنکەی سەربازی ناتۆ لە ڕۆژهەڵاتی ئەوروپا دەکات و هۆشداری مەترسیەکانی ڕوبەڕووبوونەوە دەدا. لەگەڵ بەرزبوونەوەی گرژی و ئالۆزیەکانیشدا واشنگتن و مسکۆ لەم هەفتەیەدا لە جنێڤ کۆبوونەوە بۆ گفتوگۆکردن بەڵام بەبێ یەکێتی ئەوروپا. لەم دیالۆگەدا تەنها دوولایەن ڕۆڵ ناگەڕن. ئەمە تەنها ئەمریکا و رووسیا نین. ئەگەر دەتەوێت لە باسی ئاسایش لە ئەوروپا بکەیت دەبێت ئەوروپیەکانیش بەشێک بن لەسەر مێزی دیالۆگ. لیانا فیکس شیکەرەوەی سیاسی دەڵێ درەنگە بۆ بەشداریکردنی یەکێتی ئەوروپا لە گفتوگۆکاندا. کێشەکە لێرەدا ئەوەیە کە یەکێتی ئەوروپا لە ساڵی 2014 کە قەیرانی ئۆکرانیا دەستی پێکرد بە شێوەیەکی فەرمی بەشداری لە گفتوگۆکاندا نەکردووە. ئەو کات ئێمە ئەڵمانیا فەرەنسامان لە چوارچێوەی نۆرماندیە هەبووە. هیچ نوێنەرێکی فەرمی یەکێتیەکەی ئەوروپامان نەبوو. لەناو یەکێتی ئەوروپادا پرسیارێکە ئەوەیە کێ بەهێزترە وڵاتانی ئەندام یان خود یەکێتی ئەوروپا وەک دامەزراوەیەک. لەلایەکی دیکەشەوە لە مۆسکۆ یەکێتی ئەوروپا بە جددی وەرناگیرێت. فەڕەنسا ڕێبەرایەتی فشارەکانی ئەوروپا دەکا کە زیاتر پێی دەوترێت سەروەری استراتیژی پاریس دەڵێ سەرۆکی رووسیا ڤڵادیمیر پوتین بە ئەنقەز هەوڵی لادانی یەکێتی ئەوروپا دەدا لە گفتوگۆکاندا. ئەو هیچ بایەخێک بە یەکێتی ئەوروپا نادات و بە تەواوی سوورە لەسەرەوەی کێشە بخاتە ناو یەکێتی ئەوروپاوە.
پێترۆ بۆرکۆفسکی شیکەرەوەی سیاسی دەڵێ مۆسکۆ هەروەها ئامانجی ئەوەیە هاوپەیمانێتی نێوان وڵاتانی ئەوبەری ئەتلانتیکیش لاواز بکە. رووسیا ئەم گفتوگویانە بەکاردێنێت بۆ ئەوەی متمانە لە نێوان ئەمریکا و هاوبەشە ئەوروپیەکانیدا تێک بدات و هەوڵ دەدات دەری بخات کە ئەمریکا ئامادەیە لە ئەوروپا باسی ئاشایشی خۆی بکات و سیاسەتی خۆی لە ئەوروپا لە پشت هاوبەشە ئەوروپیەکانیەوە تاوتوێ بکات. لیانا فیکس دەڵێ بەبێ هێزی سەربازی یەکێتی ئەوروپا وەک دامەزراوەیەک لەوانەیە لەلایەن مۆسکۆوە بە جدی وەرنەگیرێت هەرچەندە یەکێتی ئەوروپا دەتوانێت ڕۆڵێکی سەرەکی هەبێت. کاتێک یەکێتی ئەوروپا و ئەمریکا بیر لە سزا ئابوووریەکان دەکەنەوە بۆ سەر رووسیا لە ئەگەری دەستێوەردان و داگیرکردنی ئۆکرانیادا ئەوە یەکێتی ئەوروپایە کە دەبێت پاکژی سزا ئابوووریەکان ئامادە بکات و دەبێت ڕێکەوتنی هەموو وڵاتانی ئەندامی لەسەر بێت. هاوکات دوا بە دوای گفتوگۆکانی ڕۆژی چوارشەمەی نێوان بەرپرسانی ناتۆ و رووسیا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕایگەیان کە هاوپەیمانانی ئەوبەری ئەتلانتیک یەکگرتوون. پێم وایە یەکێک لەو شتانەی کە رووسیا کردوێتی کە لەوانەیە پێشبینی نەکرد بێت ئەوەیە کە هەموو هاوپەیمانەکانی ئەوروپا و ناتۆ و دەروەی ناتۆ لە دەوری یەک کۆکرد بێتەوە و تاوکو کۆمەڵێک لە پرینسپ و هیوا و پابندبوون بە دیبلۆماسی پێکەوە هاوبەش بکەن. 21 وڵاتی ئەندامی یەکێتی ئەوروپا هاوکات ئەندامی ناتۆن و سەرەڕای بێهیواییەکان بەڵام شیکەرەوەکان دەڵێن یەکێتی ئەوروپاوە باش دەزانێت کە هاوپەیمانیەکە وەک بناغەی ئەمنی و ئاسایشە بۆ ئەو یەکێتیە. تەوی کودەتایên leşkerî û tepesserkiran li dijî opozîsyonê li dihan welatên cîhanê nîşanên baş hene li dor serhildanên demokrasiyê li seranserî cîhanê li gor raporta salaneya rêxistina Human Rights Watch ku doh pêşemê hatibû belavkirin. Raport behsa gelek welatan dike ew dibêje li Îranê zordariya desthilatdaran li dijî xelkê berdewam û dezgehên ewlekariyê bi awayekî tund dijberan tepeser dikin bi riya zêdegavî û işkencedana di zindanan da. Hikûmet her wiha nijadperestiyê li dijî kêmaniyên ayînî de li nav de jî misilmanên Sinnî bikartîne û ku bi dihan di wan em kesan hatine girtin çalakiyên rewşenbîrî rê digre li wan û yên siyasî jî her wiha yên pêkhateyên Azerî, Kurd, Ereb û Bilûç. Li Tirkiye rapor dibêje binpêkirînên dijî mafên mirovan û serweriya yasayê berdewam in di dema seroktiya Recep Tayyip Erdogan da û hikûmet dijberan armanj digre di nav de jî endamên Partiya Demokratîka Gelan HDP. Raport her wiha behsa xwepêşandanên Herêma Kurdistana Iraqê dike û dibêje hikûmeta Herêma Kurdistanê tundî li dijî xwepêşander û rojnamavanan bikartîne. Li Sûriyê jî raportê hêzên ewlekariya hikûmetê yanî wê got ku berdewamin di girtin û serederiya nebaşiya li gel welatiyan li seranserî welêt de. Hêzên Sûriya Demokratîk jî herî kêm 8 çalakvan girtin ku bi gumana ku ew endamên Daişî ne bêy ku malbatên wan zanibin ew li ku ne li gor raportê. هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە هیوا و چاوەڕوان بوون لە پرۆسی هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمانی عێراق و جێگرەکانی کە چەند ڕۆژ لەمەوە پێشدا لە بەغدا بەڕێوەچوو یەک ڕێز و یەک دەنگ و لە بەرەیەکی یەک گردو دابن. بەڵام مەخابن بە پێچەوانەی چاوەڕوانیەکان وەکو دەڵێن تەنها قسەی زل بوو و کورد هاوبیر و هاودەنگ نەبوون. بۆ تاوتویکردنیان بابەتە دکتۆر سامان شاڵی لێکۆڵەر و چاودێری کاروباری ڕامیاری ڕاستەخۆ لە سلەیمانیەوە لە ڕێگای سکایپەوە لەگەڵماندایە. دکتۆر سامان خۆشاتەوە بۆ بەڕامەی کورد کۆنەکشن ئەوەی لە بەغدا بینیمان و بەڕێوەچوو چاوەڕوان کراو بوو؟ پێشکی سپاس بۆ ئەم چاوبینیە و ڕێزیشم هەیە بۆ بینەرانی ڤۆیس ئۆف ئەمریکا. طبعا هیوادار بن ئێمە هەموو کە کورد بە یەک وەفد چۆ بەغا یەکدەنگ بن لەوێ بەڵام ئەوەی ڕوویدا لە ناو هۆڵی پەرلەمانە بەداخەوە ماڵی کوردی کرد بە دوو کردەوە بەڵام ئەوەی نەکردووە بچڕێت بەڵکە ئەمە وەقتی بێ ئەم شتا چکە وەقت ماوە بۆ گفتوگۆ تاکوون هەشتی دوو کە هەڵبژاردن نەبێ بۆ سەرۆکایەتی کۆماری عێراق بەڵام ئەوایە ریزەکە بەقوتر بواە هەڵپەیمانەکانیان بەقوتر بواە کە چوونە بەغا هیوایەکی زۆریانە بە خەڵکی کوردستان بەڵام بەداخەوە ئەو
شکستەی کە ئەو چڕانەی کە بووە و شکستەی کە ڕوویە لە ناوهۆڵی پەرلەمانە جێگای داخی هەموو خەڵکی کوردستانە. بەس دوو کرسەمان مەگەل لە کۆبنەوەکانی دو-سێ هەفتەی پێشوو یەکێتی و پارتی باسی یەک ڕزیان نەکرد. بەس چی بوو پارتی و یەکێتی وەکو دەوەترێ خەریکی پلان و پیلانگی ڕابوون بەرامبەر بە یەک؟ ئەوەی کە ڕوویدا ناتێگەشتنێک بوو لە بینیانە گوایە قەراریان نابوو ئەوان نەبن بە سەبەبێ کەماڵی شیعە دووکەت کرێ بەڵام پارتی لەوێ کە چۆ بەغا پێکەوە طبعاً وەفدەکەش هەر پێکەوە بوون قەراریە کە بۆ ئەوەی پەرلەمان و سیستەمی دەستوریەکە ئیش بکات و پەرلەمان لە کاتی خۆیان کۆ بێتەوە قەراریە چێتە ناو هۆڵی پەرلەمانەوە بەڵام نازانم ئەم قەرارە تاکان دیارە بە تاقیتەنیا کراوە وایە یەکێتیشی لێ ئاگادار کردایەوە بە نزیکەوە بە گفتوگویان کردایە ئەگەر ئەو ساکە یەکێتی قەناعەتی نەبوو بێتە ناو هۆڵی پەرلەمانەوە شتی چکەیە بەڵام لەبەر ئەوەی تەحالوفەوە بۆیە ئەبایە کە ئانی دەنگان بوو بۆ جێگری دووهەمی سەرۆکی پەرلەمان ئەبایە کە کووردە ئەبایە یەکێتی دەنگی باە بۆ ئەو بەرژێرە بەڵام ئەوان قەراریان هەر نەچنە ناو هۆڵەکەوە ئەوەش قەرارێکە گەڕێتەوە بۆ ئەو حیزبە. بە سێساکە چاوەڕی چ جۆرە کاردانەوەی دەکرێت بە تایبەت لەلایەن یەکێتی نەوەی نوێ گۆڕان و لایەن ئەسلامیەکان؟ طبعا ئەوانە لە ژوورەوە بوون چکە بینیمان نەوەی نوێ منافسی هەبوو بۆ جەرگی دووهەمی سەرۆکی پەرلەمان دەرنەچوو لە ناهۆڵەکە بوون بەڵام ئەوەی بۆ سەرۆکی پەرلەمان بۆ سەرۆکی بڵین کۆماری عێراق 5 بەربژێر هەیە دوانی یەکێتینێکێکی پارتیە دوانی سربەخۆشن لەمانە ئەبێ کورد هیوادارین کە کورد بتوانێت بگاتە ڕێکەوتنیەک کە بەربژێری بۆ سەرۆک کۆمار خۆی هەڵی بژێریە نەوەکو گوێ بە 2010 لە عێراق بۆیان هەڵبژێرن ئەوە جگای داخە کە کورد نەتوانێت ڕێبکە بەربژێرێک هەڵبژێرێ هیوادارین کە ئەوانی تر کە یەک بەربژێر هەبوو ئەوانی تر کە دوو حیزبە سەرەکیەکە اتفاقیان کرد لەسەر ئەو شخصێتە ئەوانی کە بکشێنەوە بۆ ئەوی کورد ماڵی کورد بە ڕێزێکیکەوە سێری بکرێ بە یەکگرتووی سێر بکرێت. حکوومەتی هەرێمی کوردستان کە لە زۆر ڕۆەوە نەکەرە تەنگەشدایە بەڵکو چەقیویشە تا چەند شیانی هەیە ناکۆکیەکان کار بکاتە سەر کاروبارەکانی و دژوارتری بکاتەوە. بە تایبەتی ئەگەر گەشتە ئەوەی کە دەنگانەکە چێتە ناو پەرلەمانە و منافەسەکە بوو لە ناو پەرلەمانە و هەج لە یەکبی باتەوە بە تایبەتی بینیمان لە 2010 کە یەکێتی بردیەوە دوای مدەتێک ئاشبوونەوە بوو و بەرژەوەندی خەڵکی کوردستان زۆر گرنگتر بوو لەوەی کە مەسلحەتی کورد زۆر گرنگتر بوو لەسەر لە باتی مەنسەبەکە و سەرۆکی هەرێ کۆماری شاتە هەولێر و چاوپێکەتنی کەوت و فەرشی سووریشیان بۆ ڕاخست بەڵام ئەم جارە جیاوازە ئەم جارە منافەسەکە جیاوازترە ئەگەر هات و پارتی بگرێتەوە بیباتەوە بەرجێری پارتی دەرچێت لەم بڵێن هەڵبژاردنەی کە لە پەرلەمان ئاکرێت وەزعەکە تەبعاً تەسیرێکی نەگەتیڤ بێ لەسەر هەرێمی کوردستان لەسەر پەرلەمانی جێی بێت و لەسەر سەرۆکایەتی هەرێمی جێ بڕێت بەڵام هیوادارین کە ئەوە ڕوو نەدا چونکە پارتی و یەکێتی مەساڵحی نەتەوەی ئەبێ بخرێتە سەر مەساڵحی هەردوو حیزبەکە ئەوە لەلایەکەوە لەلایەکی دووهەمەوە مەساڵحی زۆریان هەیە چۆتە ناو یەکەوە مەساڵحێکی ئیداریان هەیە کە هەردووچیان حکوومەت و پەرلەمان و سەرۆکایەتی هەرێمە بن بەڕێگاوە مەساڵحی ئابوورێکی زۆر زیان هەیە پێکەوە کار ئیژەکان کەواتە زۆر ئاسان نییە ئەمە هەمووی بچڕێ بەڵام دەستی ئەقلیمیش هەیە بەداخەوە و هەموو مشکلەکانی تر ئەو دەستە هەیە بۆ لە کێشەکانی کوردە. دکتۆر سەمان هەوتم باسی ئەوە بکەم و پرسە بکەم بەس تا چەند ئەم ناکۆکیانە دەستی دەرەکی خۆش دەکات بۆ ئەوەی لە کاروباری هەرێمدا دەستی وەردان بکەن. طبعا خۆی هەر نەوەکو هەر هەرێمی کوردستان بەڵکو هەموو عێراق دەستی دەرەکی تایە بە تایبەتی ئێران
تورکیا دەوریان هەیە ئیسا دەوڵەتە خەلیجەکان دەوریان هەیە لە عێراقا بەڵام لە هەرێمی کوردستانەوە طبعا زۆرترین دەستەیە کە ئێرانە بەڕاستی کە دەزەباتە کاروباری هەرێمەوە تورکیاش لە لایەکەوە هەردووچیان دەستکاری کاروباری ناو هەرێمی کوردستانەکان و ناڵن ئەو سەقامگیریە ببێت ئەو یەکگرتنەوە هەبێت چکان لە مەساڵحی ئەوانانیە کە کورد یەک دەنگ بێک هەڵوەیز بێ پێکەوە بێ هەوڵدا بۆ مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان لە عێراق وەربگرێت ئەوە مەسلحەتی ئەوانیە ئەو کەسانەی کە هەوڵیژێن کە دژی ئەم هەڵوێستەی کوردی کە خەڵک بە تەمایەتی هیوادارین کە بتوانین قیاداتی کوردی ئەوەنە ژیر بن کە بتوانن نێڵن ئەم درزە بکەوێتە ناو ماڵی کوردەوە. دکتۆر سامان شاڵی لێکۆڵەر و چاودێری کاروباری ڕامیاری کە لە سلێمانیەوە لەگەڵماندا بوون زۆر زۆر سپاس. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن و یاسادانەرانی دیموکراتەکان ئەم هەفتەیە مانۆر دەکەن بۆ گۆڕینی یاساکانی ئەنجومەنی پیران بۆ ڕێگەدان بە گفتوگۆ لەسەر یاسای سەرەکی مافی دەنگدان کە چەند مانگێکە لەلایەن کۆماریەکانەوە ڕێگای لێگێراوە. ئەم پێداگریە لوتکەی مشت و مڕێکی توندە لەسەر پرۆسەی دیموکراسی. بایدن لە ڕۆژی پێنجشەمە لە کۆنگرس باس لە پەسەندکردنی ئەوە یاسایە کرد و وتی تا ئەو کاتەی من هەناسەم تێدا مابێت تا ئەو کاتەی من لە کۆشکی سپیدا بم و تا ئەو کاتەی من بەمەوە سەرقاڵ بم شەڕ دەکەم. لە کامپاهۆلێ لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریە ترسا ژێشانەیەن ڕازەیەن داعشێ هەردەچە بهتر دەبە و چەند ڕۆژان بەرێ چەکدارên wê rêxistina terorîstê karmendên saxlemiyê lê kampê kiribûn armanc pemnêrê me li Qamişlo zaniyarên bêhtir hene. Li kampa holê asa metirsiyê û êrîşan zêde bûye. Evxala heyva sor a Kurd de goşeva şêşemê li rastî êrîşekê vehat. Di encama wê êrîşî de karmendekî saxlemiyê hata kuştin. Li kampa holê 36 rêxistinên mirovî û saxlemiyê yên xwe cehî û navneteweyî kar dikin. Piştî êrîşin dawî hejmareke ji rêxistinan bi rengekî demkî karê xwe rawestandin û êdin jî hejmara karmendê xwe kêm kirine. Rûniştvanên kampê dibêjin got çekdarên Daişê dixwazin tevliheviyê li kampê çê bikin. ده دکتۆرێک هاتە کوشتن گونە هاوی چی بوو هاتە کوشتن ئەو ji دوور ve dihat da me derman bike. Kêwê kuşt. Tirs heye em ditirsîn bi axivîn. Daişin? Erê Daişin lê em ditirsîn bi axivîn. Li gorî daneyên hêzin ewlekariyê got ji destpêka sala nû de 6 êrîş pêk hatin û di encama wê de 2 kes hatin kuştin û 4 kes birîndar bûne. Êrîşên vê dawiyê karmendê zirêxistin û mirovî armanc digirin. Ev endamê Daişê ye berê ye wek got xwe dide nasîn. Got ji sala 2019 ve li baxûzê xwe radestî Hesedê kirbû. Dibêje got Daişê her kesî bi gawir pênase dike û êrîşan pêktîne. Ev yek ji wan kesên alîgirên Daişê bûn got di baxûzê de derketibû û nihal kampa hol dimîne. Dibêje got rêxistina Daişê rêxistinên mirovî û saxlemiyê li vê derê wek gawir dibîne ji ber wê jî wan armanc digire. Li gorî agahiyan got hejmara çekên sivik di nava kampê de zêde dibin û alavên êrîşên vê saliyê nîşana vê yekê ye. Lê êrîşin bi kêr û amûrên tûj yên çêkirina destane ew jî hene. Êrîşa duwazdehê mehê li ser karmendê xaça sor a navneteweyî di nava kampa holê de bi amûreke tûj hate kirin. Li gorî daneyên hêzin ewlekariyê got di sala 2021 de 9 kes li ser destê şaneyên Daişê hatin kuştin. Di nav wan de jin û zarok hebûn. Her wisa di heman salê de 6 rêxistinên mirovî di nava kampê de li rastî êrîşan hat. Her wisa di meha yekê de ya vê salê heya dema amedekirina vê raporê 6 êrîş pêk hatin. Got 2 êrîş ji wan li ser karmendên saxlemiyê bûn. Hêzin ewlekariya handirîn di kampê de ji aliyê xwe ve di amedebaşiyê de ne. Li gorî agahiyan got hêzin Sûriya Demokratîk Hesede û hêzin ewlekariya hindirîn hêzin piştîvan ber bi kampê veşandine. Armancikirina Daişê ji bo rêxistinên saxlemiyê ji bi armanca tevliheviyê di nava kampê de.
ئەڤەک لە گۆری هێزن ئەولەکاریە نیشانەیە گۆ داعشی ئامادەکاریان ئێریشن بەرفرە دکە بتایبەتی پشتی بەلاوبوونا چەکان دناوا کامپێدە زانا عمر دەنگی ئەمریکا کامپا هۆلێ. کەمایەتی ئاینیەکان لە عێراق لە دۆخێکی بەددا دەژێن و ژیان بۆیان زۆر قورس و سەختە بەهۆی ناسەقامگیری سیاسی و ئەمنی لە وڵاتەدا ئەمەش وای کردووە ژمارەیەکی زۆریان کۆش بکەن و عێراق بەجێبهێڵن. ژیان بۆ کەمایەتی ئاینیەکان لە عێراق تا دێت قورستر دەبێت. لە کۆی دەیان خێزانی کریسیان لە قەزای خانەقینی پارێزگای دیالە ماریا تەنها کریسیانە لەو شارە ماوەتەوە و هەموو خێزانە کریسیانەکانی تر کۆچیان بۆ دەرەوەی عێراق کردووە. تەنها کڵێساکەی خانەقین وەکو یادگاری بۆ ماریا ماوەتەوە. بەس تەنیا مندمە لە خانەقین مەسیحی کەس نەمەند ئەوانە کوچوین علاقاتم دی نەمەند وەگەردیان ئەمر خوداکردن سەخۆم تەنیا. بەپێی قسەی کریسیانەکان پێش ساڵی 2023 نزیکەی 1.5 ملیۆن کریسیان لە عێراق هەبووە. بەڵام ئێستا ژمارەکە بۆ کەمتر لە 500,000 دابەزیوە و هەمویان کۆچیان کردووە. کۆچکردن تەنها کریسیانەکانی نەگرتووەتەوە بەڵکو کەمایەتی ئاینەکانی تری وەکوی ئێزدی و بەهاییەکانیشی گرتووەتەوە. حقیقة قبل لە ڕاستیدا پێش هاتنی داعش نزیکەی 200 خێزانی سایبە لە کەرکووکە بوون بەڵام بەهۆی هەڕەشەی داعشەوە زۆرێکیان کۆچیان کرد بۆ دەرەوەی وڵات و ڕۆشنە وڵاتانی ئەوروپا. لە دوای ڕوخانی بەعس لە ساڵی 2023 و بەرپابوونی شەڕی تایەفی و مەزهبی نەک کەمایەتی ئاینیەکان بەڵکو بە هەزاران مسلمانی شیعە و سونەش کوژران. بەڵام دۆخەکە بۆ کەمایەتی ئاینیەکان سەختترە. موجودين بهائيين في كركوك لكنه بەهایەکان لە کەرکووکەن بەڵام تا ئێستا ژمارەیان دیار نییە زۆربیان خۆیان ئاشکران ناکەن. دۆخی ناسەقامگیری عێراق لە ماوەی 18 ساڵی ڕابردوودا و ناکۆکیە تایەفی و مەزهبیەکان لە قازانجی بیرروڕاجیاوازەکان نەبووە و زۆرترین مەترسی لەسەر ژیانیان دروست بووە. دڵشادنوار دەنگی ئەمریکا کەرکووک. به وی راپورته بینر هجا کرد کنشن ایرا بداویت حتی روز سه‌شنبه سلاوین فرهاد فلاحی و خالد فتاح لکنترل و لیور استودیو جانی دیلان و من صالح دمی جرج بو و هر شادو بختور بن. بمیره خوش.